بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إمام عثمان رضا رحمتي الله إليه أفرمون هر جارك أهات سر قورك أقرياها تاوكو فرميسككاني ريشي تراكرت لأنا برسي أي إمامتو أوهم قرآنا أخوانيو أوهم قرآنا بستينا وبينين بوشيوية بقريه بەڵام کاتێک کە گۆڕێگە بینی ئەبەو شێوە فرمێسک بە چاوەکان تا دێتە خوارە و تەڕەبێ. فەرمووی بۆیە گۆڕ ئەو کاریگەریەم لەسەر بەجێ هێڵێ لەبەرەوەی لەگەڵ ڕەسوڵ الله بووم صلى الله عليه وسلم. فەرمووی ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم گۆڕێکی بینی و بە چۆکا کەوت. پاشان فەرمووی ما رأيت منظرا أفظع من القبر. فەرمووی هیچ دیمەنێکم نەدیوە بەقەر گۆڕ سامناک بێ، بەقەر گۆڕ ترسناک بێ، بەقەر گۆڕ بمترسێنێ. بەڵام چ ترسێک کە بە خۆتا بچیتەوە. فەرموو القبر أول منازل العبد من منازل يوم القيامة. فەرموو گۆڕ یەکەمین جێگەیە لە جێگاکانی عەبد بۆ ڕۆژی قیامەتی. إن نجا منه فما بعده أيسر. ئەگەر لێی ڕزگاری بێ جوابی پرسیارەکانی پێ بدرێتەوە دوا ئەوە ئاسانە. وإن لم ينجو منه ئەگەر لێشی ڕزگاری نەبێ فما بعده أصعب، ئەوە هەتا بێ بەرەو ناڕەحەتی زیاترە بووە. پاشانەی فەرمووی إخواني لمثل هذا فأعدوا. رسول الله صلى الله عليه وسلم ئەی فەرموو ئەی براکانم بۆ ئەوە خۆتان ئامادەکەن. حەسەنی بەسری رحمتي الله إليه بك ومالي خلق بيني لسر جنازة قريان. فرمي وانا زور داماوني مردوكاني بيانين بوي أمرو أقرين لوات شيء كلام مردوي بياني به بوي أمرو بقرين. فرمي أجدر بهم أن يبكوا على أنفسهم، باشتر بويان لسر خوان بقرين وحالي خوان بقرين. فرمي من لقل هاولانا أتشوين سر قورستان آمادين أشتني جنازة كبوين. فرميت يا أنا أبو دومك بخويا أنا هاتو يعني كأبلية بيري لخويا كردوا شون خويا أمادك أبويا تدواي دومك إنجا طبيعية بيو لنا وخلك هلا ساوجيا وأخوي حسابك كرد بياني أمره أو أنا أو جنازة كاريجري لسر بجيهشت بويا أو أنا بونا أو بياوانا أو أنا بيكرا كبيانكرا والله إيه ما شيء مان ليه لو أنا كان ساعتي كتير لبيريكي وهلا خيالش ما مشيت درو بيا شيء دقيقة خوما بينير نيو ساعاتي ترخومان بينير. رسول الله صلى الله عليه وسلم صحابة كان يوابر ورداك البردوام هوشيان لا يقربه. عبد الله كوري عمره فرمي تمام حفظه صالبو قولي قرتم شاني قرتم وتي يا عبد الله ابن عمر كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. تقول الدنيا وابجيك كسيكي غريب هوشي لاي أوي كأجاته ومنزلي خوي يا هوشي لاي أوي أبي لم شارع كغريبة يا شتكو كاتو بيا بسر شاني خويا كسي كربوار به ريغاكي بشو يكي تيابدا بو هتا تيادا بو كاتيه ايوب قريتو خاكي خويو زيدي خويو لا بشو هتا يبدا وزيدي خوتا وخاكي خوتا. جاء فرمي رسول الله صلى الله عليه وسلم بي أفرمي وعد نفسك من أصحاب القبور وبردوام وقت ما شاي خودك هل لحظيك ببرو قوري خوب خاوني قورك بزانا يسيما خومان بخاوني هموش تيزانين مال منال سيارة بلو بايا هيز دا صلاة كسابت تجارت بلام خوان بساحبي قبري نازاني بيشيناني ايه مكاتك كبرسياري عن ليه كرد چيت هي لدنيايا چه خانويك هي چه زاويك هي ايو دو متر عرض ما نازا مكيتك شو بس يقورك يبو صلاح الدين يبيش يبو لواني كبرسياري عن ليه كردو اواي فرمو. بوي عبد الله كوري عمر بو خوي رضا ورحمتي الله اللي بمنافع فرمي إذا أصبحت فلا تنتظر المساء كروج كردوا شاوري شو مبا كيلا بيجي زمان شي بيبقي وأفرمي كشويش بسرهاو شاوري بياني مبا كي ألي بيجي ببياني بوي فرمو خذ لصحتك لسقمك خذ من صحتك لسقمك تا تندروستي صاغي
کردار بکە کە نەخۆش کەوتی پێت ناکرێ. الحەمدولillah ئەمە گەنجێکە کە ئەها مردن گەنج و پیری ناناسێ ئەو گۆڕەکانی پاڵی لەو بناڵترن. چاوەڕێت ناکا مردن تەمەنە درێژ بێ و بژیت و پیر ببی ئەنجا بێ بوو بە. لكل أمة أجل إذا جاء أجلهم فلا يستأخرون ساعة ولا يستقدمون. هر یەکە لە ئێمە ئەجەلی خۆی هەیە کە هاو چاوەڕێت ناکە با گەورە بێ و با پیر بێ و با گەنجەکەی بکا و گوناح و نازام ئەم بابەتانە. ئێمە کە گەنجین هەڵێ وازی لێ بێنە گەنجە با بڕوا سەرەڕۆ بێ بڕوا سەرگەردان بێ نەک کارێ بکا بۆ ئەویە. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئاوەشانی گرت و نەسیحەتەی کرد. دوای ئەو نەسیحەتە کاریگەری لەسەر بەجێ هێشت خەڵکی ئەگرت لەوانە نافع کە هاوڵی خۆی بوو تەلەبەی خۆی بوو کە نافع مامۆسای ئیمامی مالک بوو پیاوانە ئاوە پیاوانیان پەروەردە ئەکرا ئەم ئەوی پەروەرداکرە و ئەوی پەروەرداکرە و ئەوی پەروەرداکرد کێو لە دوای شەو دروستە بوو بەڵام ئێستا هیچ دروست نابێت لەبەرەوەی پیاوانێکی وامان نەماوە. ئەی فەرموو پێی هەتا تەندروستی کار بکە دوای کە نەخۆش کەوتی ناتوان. وای فەرموو وەخذ من حەیاتیکە لمەوتیک هەتا زینووی فریای خۆت بکەوە کە مردی تر کردار نامێنێ. حەسەنی بەسری ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ئاوا لەسەر گۆڕەوەستا ئەی فەرموو ئێستا ئەو ئاواتێکی هەیە کە بگاتەوە ئەو ژیانە وەکوێەوە بەس نایەتەوە تازە نایەتەوە خواخوایەتی یەک لەحظەی پێ بدرێتەوە سبحان الله زیاتر بکە الحەمدولillah زیاتر بکە لا إله إلا الله زیاتر بکە. ئەگەر ئەهلی خەیریش بێ و ئەگەر ئەهلی شەڕیش بێ ئەگەر ئەهلی شەڕ بێ ئەڵێ دەستم دەرچوو تیاچوم تاوە. ئەگەر ئەهلی خەیر بێ کە ئەبینێ پلەپایی چییە لە ناو گۆڕەکەیە بەهۆی ذیکرێکیەوە بەهۆی عیبادەتێکیەوە وەڵێ خۆزگە زیاتر ببوو. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما ترك كلا إنها كلمة هو قائلها من ورائهم برزخ إلى يوم يبعثون. كاتك مردن ديبو هر يشا لأيما أما قصي هرهمو معنا علين مولت مان بني ياك لحظة باشكم بقرر موت شاكي بكم لسري بروم إنسان لسر شاكر روي إن شاء الله أهلي خير أو بياو بتيمو من يجي كردو لجي خويا با ماجا لسر جيبوه صاغ وسليم يبير لو ناكيتو دەدانە ساڵە نەخۆش ئاخر شتی بە تەیەموم نوێژەکانی کردووە بە ئاماژە بەسەر بە لەشیش نەیتوانیوە. دەی والله رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ إذا أحب الله عبدا عسله قيل وما عسله قال يوفقه لعمل من أعمال الخير ثم يتوفاه عليه. ئەگەر الله جل جلاله عبدێکی خۆش بێ شیرین یەکە تیان چۆن شیرین یەکە فەرمووی تەوفیق یەدا بۆ کردارێکی خێر و لەسەر یەی بە بۆیە بەڕاستی قدری ئەو ژیانە بزانە کەتیایت با بگەیتەوە بە ئەڵڵا لێت ڕازی بێ جوابی ئەو پرسیارانت پێ بدرێتەوە کە لەو گۆڕەیان لێتەکرێ کە پرسیارەکانێ لا إله إلا الله محمد رسول الله لەگەڵ کارپێکردنی ئەو سیانێ پرسیارێ لێکرێ کێ پەرسرا و پەروەردگارە بووە دوای پرسیارێ لێکرێ کێ پێشەوا و پێغەمبەر بووە دوایش پرسیارێ لێکرێ لەبارەی دینەکەتەوە کە تەطبیقی لا إله إلا الله محمد رسول الله جێبەجێکردنی لا إله إلا الله محمد رسول الله بە کردار بە گفتار بە دڵ و دەروون لەبارەی دینەکەتەوە. ئەگەر جواب پێ بدرێتەوە تاو ڕزگارە بووە دوا ئەو ئاسانترە بێ خۆشترە بێ ئەگەر جوابیش پێ نەدرێتەوە پەنا بە ئەڵڵا دوا ئەو قورسرە بێ. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ القبر إما حفرة من حفر النيران أو روضة من رياض الجنة. گۆڕ یاخود چاڵێکە لە چاڵەکانی دۆزەخ لە ئاگر یاخود باخێکە لە باخەکانی بەهشت و ڕێگای هەردووکیشی لە بەردەم تایەس. بەم ڕۆژگارە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ كل الناس يغدو فبائع نفسه معتقها وبائع نفسه موبقها. هەموو ئینسانێک کە ڕۆژگاری کردەوە ئاوا هەردوو ڕێگاکەی لە بەردەمە بەدەست خۆیەتی ڕێی بەهشت هەڵبژێری جەهەنەم هەڵبژێرێ ئیتر لە نوێژی بەیانیەوە تۆ دەست پێکی چیت هەڵبژار ڕەتێ کردەوە ڕێی بەهشت خەوتیتەوە هەڵ نەسای هەر بە خەیاڵتانە هات هەر گوێت پێنەیە هەر نەت کرد ڕێی جەهەنەمە گرتووە ڕێی جەهەنەمە گرتووە دڵنیا بما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين. بۆ چوونە ناو سەقەڕەوە کە کێوێکە لە ئاگر لە ناو جەهەنەمە نوێژ خوێن نەبووی تاو کە نایکی ڕێی جەهەنەمە گرتووە خۆت ئاشکرا. پاشانیشە فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم و هەندێکیش نەفسی خۆی ئاوە ڕێگاکە ئاگرێ و ئەی فرۆشێ بەچی بە ڕزگارکردنی هەڵەسێ نوێژەکەیەکە هەڵەسێ نوێژەکەیەکە بۆی لە سەقەر ڕزگار بێ لەوە بڕۆ بۆ هەموو عیبادەتەکانی ترەوە نوێژ بە نمونای هێنینەوە
بۆی ئاگاداری خۆت بە هەڵبژاردننی ڕێگاکە هەردووکی لە بەردەم خۆتە تۆ کە هەڵەسی لە خەو دەسەکەی بە جوڵە و کردار و گفتار یا بەرەو بەهەشتەڕۆ یا بەرەو جەهەنەمەڕۆی هەدەیناهن نەجدەین الله جل جلاله فەرمی هەردوو ڕێگاکە لە بەردەمیاتی دوایی لەویایە بەس لۆمەی خۆتەکەی لۆمەی هیچ کەسێ ناتوانی بکەیت بۆیە کاتێکیش کە زینوە کرێتەوەڵی ڕەبەنا غەلەبەت عەلەینا شقوەتونا وەکونا قەومەن ضالین ئەی پەروەردگارم ئێمە شەقاوەتمان زاڵ بوو بەسەرمانە خۆمان ئینسانێکی خراپ بووین خۆمان خراپەمان هەڵبژار خۆمان نەمانزانی دینەکەی تۆ چییە تا پەیڕەویکەین ناڵێم جارە پەیڕەویکە جار بزانت چییە ئەنجە دوای پەیڕەویکە چکە بەڕاستی لەسەر شتێکیش بی حەقیقی دینەکەت نەبێ و پەیڕەوی بکەی بە کەڵکێنایە دینی حەقیقی بە کەڵکەیە کە ئەمڕۆ بەڕاستی بە هەموو شێوەم دینە حەقیقیە لە خەڵکە شاردرێتەوە و ئەشێوێنرێ و تێگەدرێ خەڵکی بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنێ بۆ بەرژەوەندی حیزب و گروپی بەکارێنێ بۆ بەرژەوەندی جەماعەتی خۆی بەکارێنێ بۆ سەرکردەی خۆی بەکارێنێ تو ئاگادار بە هۆشیار بە لەم سەردەمای کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە حوذەیفە فەرمێ چی اعتزل تلك الفرق كلها لەگەڵ یەک گروپ نەبی لە هەمووی دوورکەوەرەوە تۆ بەس ئیسلام تەطبیق کە وا بە حوذەیفە فەرمێ بەس بەوە ڕزگارە بێ بە تەمابی گروپێک و حیزبێک و لایەنێک و تاقمی ڕزگار نابێ اعتزل تلك الفرق كلها لار هەمووی دوورکەوەرەوە ئەنجە تۆ ڕزگارە بغير يورس رزقارنا به بو ديني حقيقي خود بدوزر تطبيقي بك ان شاء الله ريبه هشت قلتوا ان شاء الله برويت انا وقوركتو بوت باخي لباخكاني بهشت ودور با لهر شتيك كدجي دينك تا لهر شتيك كنك دجي دينك اشتا تو زدور خاطو ولا دينك اش بعد دجي شينا به حلال يجبه رهبازي بيشيناني ام بوش يوبو كهندك حلال شان واس لينا نو كون حرامو نك اي صبرين حرامك بكين وبقرين بدواي بيانو يكابو من حلال كده براسي ئێمە کە دەینە سەر گۆڕستان بۆ نەسیحەتکردنی خۆمانە ئیگنا ئێستا هیچ سوودێکمان بۆم پیاوە نییە لێرەیە ئەوەندە نەبێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەی فەرموو کاتێک کە مردوویەکی ئەشاردەوە ئەی فەرموو داوا بکەن لە ئەڵڵا لێی خۆش بێ و زوبانی جێگیر کە چونکە ئێستا پرسیاری لێکرێ ئەمە نەمان پێکرێم دوعا بۆی بکەین بڵێن اللهم اغفر له وارحمه وثبت لسانه ئەی پەروەردگارم لێی خۆش بە زباني ثابت بك رحمي بك برسيارك عين او غوري بيبدريتو داوا كارم الله جل جلاله وزباني ثابت وجيجير بك ورحمي بك ولي خوش بي برسيارك عين او غوري بي جواب بدريتو داوا كارم الله سبحانه وتعالى لي خوش بي زباني ثابت بك جوابي برسيارك عين او غوري بي بدريتو قبلك بوي باخي لباخكاني بهشت سبوري كسكاري شي بدا ضل نوايان بك اجر پاداشتيان ونك چونك براسي چند ساله ماندوبون بيوي ابر ام بياو مدتي كي زول لسر جگابو والحمد لله رب العالمين